وەرزی چنینی هەنجیرە لە سنووری گوندەکانی کەرکووک. دانیشتوانی گوندی خاڵۆبازیانی کە بە یەکێک لە گوندە بەرپیتەکانی سنوورەکە دادەنرێت بۆ بەرهەمی هەنجیر، ڕۆژانە دەچنە سەر باخە هەنجیرەکانیان و دوای چنینی بەرهەمەکان دەیخەنە بازاڕەوە. ئەم ساڵ وەکو خۆیان دەڵێن هەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما، هەم قەدەغەی هاتوچۆ و نەخۆشی کۆرۆنا وای کردووە بەرهەمی هەنجیری ئەم ساڵ بازاڕی باش نەبێت. ئیشەڵا ئیمساڵ باشترە بێ، بەس وەک ساڵان ڕەغبەت و قیمەتی ناکە. باشە هەنجیر تێراوە، مادام تێراوە هەنجیرەکە تابرەی جوانە بێت. بەخوا مەعن بێپارەیوە خەڵکەوە دیارە. هەست واکەین ئیش کەمە لە کۆتای حەوتەوە دەست پێکە هەتا مانگی دە ئەڕوە، زیاتریش بەعزێ ساڵ تا 11 ئەڕوە. ئەگەر لە مشتریەکان لە ڕێککە بن کاسب کارەکان ئەیان دەینێن نەبن ئەی بەینە عەلوە، تر بەعزێ جای بەینە عەلوەی سلێمانی لە عەلوەکانی تر سەرپە بێت، ینی لە هەموو ڕزقێ حسابکە باشترە و حەقیقەت هەروایە. وڵاهی گرفتەکان زۆرن، بە تایبەتی بە بۆنەی ئەم نەخۆشیەوە بازاڕی تۆزێ کەس کردووە، هەنجیرەکان سەرفیاتەکەی کەم کردووە، تر مەناختە جەولەکەش تاسیری زۆری لێ کردووە. هۆکارەکان تر ئەمانن کەمی وڵاهی بەرهەمەکانی ساڵ بە تایبەتی گڕێت گەرمایە، هەنجیرەکان تۆزێ باش نییە و نەخۆشیەکشی تیا هەیە. هۆکارەکانی ئەمانێ وڵاهی هەنجیرەکەی جوجگێکە لێدا، تر زۆر دەرمانمانش بۆی بەکارهێناوە سوودی نەبوو. وڵاهی باشە بۆ نسبەی فەلاحەکان و باشترن، بەڵامێ هەر ئەزیەتمانە دەن، ئەزیەتمانە تاخیرمانەکەن بە تایبەتی بۆ کەرکووک. وەڵاهی بۆ هەر هینێک بۆ چەمچە ماڵە چین بۆ کەرکووکە چین، بۆ سلێمانیش تا ئەڕۆین. ژنانی ئەم ئاواییە جگە لە ئەرکی ماڵەوە و بە خێوکردنی مناڵ بەیانیان زوو هاوشانی هاوسەرەکانیان دەچنە باخ و بە ماوەیەکی کەم سەرجەم ئەو هەنجیرانە دەچنن کە بۆ خواردن و خستنە بازاڕ دەشێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵی پەیامەکەین، ڕۆژانە هەموو ڕۆژێکین بۆ ناو ئەم باخە سەعات 4:30 بەیانی هەتا 8:00 ئەتوانی ناو باخا بین. دنیا زۆر گەرمە، ئیتر هەنجیرەکەمانە چین و کرێکارمان لەگەڵایە و جەماعەتی خۆمان و وڵایی زیاترەکەی عەرەبە، چکم هەموو بڵێن خاڵە بازیانی هەمووی باخەیە ماشەڵا، ئیتر ئەوەی هەمووی لەگەڵ خۆیان دەرەچێت. زۆری کرێکارەکانمان عەرەبە، ئیتر ژن پێ پیاوە پێ فەرق ناکات، زۆر تەئسیرمان لێکە. ناتوانین یعنی ئەم باخە کە گەرما بێ بووخەکە هەڵمەکە، ئیتر تەواو یعنی ئەو فترێتی کە دنیا زۆر گەرم بوو بڕوا بکە زەختمانە ئەم باخە داوەزی نەمانەتوانی کاری تیا بکەین. حتا تەئسیری لە دارەکانیش کرد لە هەنجیرەکانیش کرد، هەنجیرەکەی سیس کردەوە. ئەرە وەڵا هەتا کاری لە هەنجیر و باخەکەش کرد. ماشەڵا زۆر ماندوو بووین تایە، دارەکان ناخۆشە چنینی. اینجا دوای ئەوەش ئەم حکومەتە هیچ هاوکاری ئەم خاوەن باخانە ناکە، ئەم ڕزقە جوانە خوای گەورە دایناوە بە هیچ بابەتی ئاوەڕ لەم جووتیار و فەلاحانە ناداتەوە. شوێنێکیان بۆ دابین کە ئەم هەنجیرە بڕوات لەسەر ئەو جادەیانە ئەفرۆشرێ بە پارەیەکی کەم لەس دەستی فەلاحەکانە گرنەوە. هاوکاری نەکردنی ئەم خاوەن باخانە لەلایەن حکوومەتەوە وای کردووە هەم نەتوانن وەکو پێویست کارەکانی خۆیان بکەن و هەم توانای کڕینی دەرمان و دژە نەخۆشییان نییە کە زیان بە باخەکانیان دەگەیەنێت. بۆیە وەکو خۆیان دەڵێن ئەگەر حکوومەت هاوکاریان بکات ئەوان دەتوانن بەرهەمی زیاتری هەنجیر بخەنە بازاڕەکانی کوردستانەوە. چیانووری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، گوندی خاڵۆبازیانی پارێزگایی کەرکووک.